ڕاستی ئێمە ئیدانەی ئەم بردومانە قێزەوەنەی ڕژێمی تورکەکەین کە بەڕاستی بۆتە بەزادنی خاچی هەرێمی کوردستان و سەروەری خاچی هەرێمی کوردستان. ئێمە لێرە ئیدانەکەین وا هەتا بۆشوا بکرێت بربەستی هەموو هێرشۆک و هەموو نادات پەروەرێکی ڕژێمی تورکیا دەبینەوانێ بەداخەوانێ بۆ عقوبەتی هەرێم دەبواە لە پەرلەمان لە سەرۆکایەتی هەرێموانێ هەڵوێستێکی زۆر توندی هەبواە دژی ئەم هێرشە ناڕەوانەی تورکیا کە دەکرێتە سەر خاکەکەمان و بەدەیان خەڵکی سویل و بەدەیان خەڵکمان شەهید دەبێت بەبێ تاوان. ئەمە معلوماتمان هەیە کە چەندەها بارەگا چۆڵەکرێ هەندێک لە حیزب لەم حیزبانی کوردستان کە ئێستا دەبێتە بارەگای میتی تورکی، ئەنی ئەمە شتێکی زۆر خەتەرە بۆ وڵاتەکەمان. ئێمە داواکارین لە خەڵکی کوردستان خاستن بە تایبەتی هەولێر سلەیمانی هەموو ناوچە کوردستانیەکان بە ڕۆژهەڵات ڕۆژ ئاوا ئیتر هەڵوێستێکی توندیان هەبێ بەرامبەری ئەم دەست درێژیەی تورکیا کە دەکرێتە سەر خاکەکەمان. ئیتر خەڵک بێتە سەرجادا ئەمە قبول نەکا لە ڕژێمی تورکیا و لە داگیرکەری تورکیا بەرامبەری وڵاتەکەمان. ئێمە بەدەیان خەڵکمانەوە تا شەهید بووە بەبێ تاوان کابرای کە لێرە ڕز و باخی هەیە ناتوانێت بە ئازادی بژی. تۆ ئێمە لە وڵاتێگاین لە وڵاتەکەی خۆمان نتوانین بە ئازادی بشین. بەڕاستی ئەمە پێشێلکاریەکە داواشمان لە هەموو دنیا وڵاتان هەیە ئیتر ئەم پێشەرکاریە قبول نەکەن. و ئەمڕۆژ بەداخەوانەیە کە ئێستا دەبینین هەمان ڕژێمی بەحسێشکە پەیدا بێتەوە کە ڕژێمی تورکیایە و دیسان دەدرێت و ئێمە ئامادەین کاتی خۆی چۆن خەباتمان نەکرد و چۆن دژی ڕژێمی بەعس دەوەستاینەوانێ ئامادەشین ئەمڕۆ هەروەکو ئەو پێشبەگە دێرینانە دژی ڕژێمی تورکیا بۆستینەوانێ و ئیتر بز بە بستی ئەم خاکەی کە ئێستاش داگیر کراوە لیان بستێنینەوانێ و هەتا دوات لۆپی خوێنمان. کاکە زۆر بەداوای لێبوردنەوەنێ ئەمە مەسەلەکە ئەوە نییە ئەمە بۆ گەلیلا بێ، ئەمە دژی میلەتی کوردە، ئەمە دژی هاوڵاتیانی کوردە، ئەمە دژی گەلیلان نییە. ئەمە زیاتر ئێمە بڵێن گەلیلا ئەوان گەلیلایان کردەوە ببانەوە، ئەمان دەیانەوێ ئەم وڵاتە و ئەم ئەزبوونە تێک بن و ئەم وڵاتە داگیر بکەن وەکو ساڵەکانی زوو چۆن ساڵی 1970 و ئاش بەتاڵەکانی پێشووی لێ بکەنەوە. ئەمە ئەوە نییە کە مەسەلە بیانوەکان کردو بە بیانوی گەلیلا ئەسڵەن ئەو شوێنەی کە دوێنێ ڕژێمی تورکیا بردومانی کرد ئەسڵەن پەیوەندی بە گەلیلاوە نەبووە. ئەمە داگیرکەریەکە بۆ کورد بەس بەداخەوە بۆ هەڵوێستی حکومەتی عێراقیش و حکومەتی هەرێمی کوردستان ئەبا هەڵوێستێکی توندیان هەبێ بەرامبەری ئەم بردومان و دینانە. دیارە ئەم ناوچەیە کە پێوترێ هەرێمی میدیا یا سێگۆ مەسەلەسی قەندیل جێگەیەکی استراتیژیە بۆ حرەکەی ئازادیخوازی گەلی کورد و ئەم ناوچەیە هەم لە ڕووی ئابووری گرنگی خۆیە، هەم لە ڕووی سیاسی گرنگی خۆیە، هەم لە ڕووی سەربازی گرنگی خۆی هەیە. داگیرکەران ئەم ناوچەیان زۆر لامە بەسە و ئەیانوێ بە بردمانکردنی ناوچەکە سەرەتا خەڵکەکەی لێوە دەرنێن. کاتێکش کە توانیان خەڵکەکەی لێوە دەرنێن ئەتوانن بۆمبی چیمیایی بەکاربێن، ئەتوانن گەلێشگەن. داگیرکەران بە ئامانجی ئەوەن، بۆیە ئەوان لە هەوڵێکی بەم شێوە یانەوێت حرەکەی ئازادیخوازی گەلی کورد لەم شەڕی کە ئێساکەی لە ڕۆژهاتی ناوەڕاستە سەری هەڵداوە شەڕی جیهانی سێهەم جارێکی تر و گەلی کورد لەم عەدەلا جێگە و پێگەی خۆی لە ڕووی سیاسی، لە ڕووی نەتەوەیی، لە ڕووی ئابووری نەبێ. بۆیە بە ئاماجیان کردووە مادە لە بردمانەکانی قەندیل ئەمەیان بە ئاسا کردووە. بۆیە پێشمەرگەدێرینەکانیش ئەمەیان بە خەتەر بینیوە. بۆیە ئەمڕۆکە گروپ پێشمەرگەدێرینەکان ئەوانەی کە درچیان بە خەتەری لە ناوبردنی خاچی کوردستان کردووە یان لە ناوبردنی دەستکەوتەکانی گەلی کورد کردووە ڕوویان کردووەتە قەندیل و ببنە پشتیوانێک لەگەڵ گەریلە، لەگەڵ قەلغانی زیندوو و هەر ئەو پێشمەرگانە ئەتوانن جارێکی تر ڕوبەڕووی هەموو دەدرێژیەکی داگیرکەرانمە چۆن لە سەردەمی کۆن لە ساڵەکانی هەفتاکان لە دوای هەفتاکان لە دوای هەرەسی گەورەترین جوڵانە و نیشتمان پەروەری بڕیاریاندا شۆڕش هەڵگیرسێ و شۆڕشی هەڵگیرسا و ئەو شۆڕشە توانی ئیستۆپێک بە داگیرکەران بدا، بە حکومەتی عێراقی بدا، کە بە تورکیا بدا، بە ئێرانیش درا کە چەند ئێران گۆڕانکاری بەسەرا، بەڵام لە خوێندەوەی جمهوری ئیسلامیشە چارەسەری قەزەی کورد نەبوو. بەڵام
گەلی کورتوانی هەتا حەدێک خۆی بەڕێخستنکە بەڵێ ڕێگایکی تر نییە ینی ئەوە مەسلەیەکی ئەخلاقی مەسلەیەکی وجدانی مەسلەیەکی نەتەوەی مەسلەی مان و نەمانە بۆیە پێمانێ پێشمەرگە دێرینەکان بێدەنگ من چۆن ئێساکە لە تەمەنێکی کامەڵبوونی شار ڕێگەی قەندیلیان کردوتە بەر و بە زەحمەت و بە گەرما و ئەمانە وارە و پێشمەرگانە ئامادەن جاریکە لە شەڕ و لە سەنگەرەکانە جێخۆیان بگرن ئەو ئومێدە لە ناو پێشمەرگە دێرینەکانە و ئێمە گەشتبینین بۆیە من بانگوازیشم بۆ هەموو پێشمەرگە دێرینەکان ئەوەیە هەمان ئەو پێشمەرگانەی کە ڕێگەی ئازادی هەڵبژا جاریکە خاک و نیشتیمانەکەمان و ئازادی گەلەکەمان پێویستی پێمانە پێویستە لە ناو هێلی ئازادی گەلی کووردا جاریکە ئامادەبی من خەڵکی هەموو باشووری کوردستان دڵنیاکەمەوە بەقەدە سەری دەزیە بۆ گەلی کورد دەستکەوتی پێ نابێ دەستکەوتیشی پێێنەوە پێشی نابێ چکمای 28 ساڵە لە ڕووی سیاسی نە لە ڕووی پەروەردەیی نە لە ڕووی نەتەوەیی نە لە ڕووی ئابووری گەلەکەمان بەرەو پێش نەچووە کواگەلی گەلی کورد لە باشووری کوردستان لەکوێ ئاژی و لە 150 خاجی کوردستان لە بەدە حکومەتی عێراقی جاری کە داگیری کردەوە هیچ حسابی بۆ دەستور نەکرد لە 135 باشووری کوردستان لە منتیقەی برادۆس و منتیقەی هەکاری کەوتەتە ڕژێمی تورکیا ئەی ئەم بجۆ ئەم حیزبەی لە باشووری کوردستان دروست بن ئەگەر بۆ ئازادی گەلی کووردە هەر ناڵ ئەندام و لانگرەکە قسەیەکیشکە بۆیە ئومێدمان بەو جۆرە حکوومەت و جۆرە حیزبانە نەماوە و ئەو حیزبانە نوێنەری خەڵکی کورد نین و ئەوەی بازدا ئازادی خەڵکی کوردکە خوێنی شەهیدانە و ئەوەیشی هێڵی ئازادی گەلی کورد بڵێ خاوەنداریکردن لە خوێنی شەهیدان